زیاتر لە نیو کاژمێرە بێ مامۆستایانی وانە بێژاتورەتە بەردەم بینای بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵگیربوونەوەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و ڕێگای سەرەکی بەردەم بینای پەروەردەیان داخست و دیارە مامۆستایان باز داواکەن کە لە دەستپێکی دەوامی ئەم ساڵەوە تا ئێستا کری وانەبێژیان پێ نەدراوە داواکاری سەرەکیشان ئەوەیە کە بکرێن بە مامۆستای هەمیشەیی کە چەندی ساڵاوان گیربوونە و ناڕەزایەتی ئەنجامەدەن بۆی بکرێن بە مامۆستای هەمیشەیی بەڵام تا ئێستا نەکراون هەوڵدەم زانیاریەکان لە خۆیان وەرگرم میوانم بن چێ لێ قسەیە فەرمووی بۆچی گیربوونەتەوە بۆ دامەزراندنمان گربوونێتەوە ئەتانەوێت چی بڵێن ئەمڕۆ ئەتانەوێت بەمانەوێت بڵین هەر کات لەمە زیاتری تر چاوەڕێ ناکەیت چەند ساڵە ئێستا من خۆم لە 2013 تەخەڕوجم کردەوە دەستا وانەبێژم یعنی بە منەتی شۆوەرمانەکرد ئەچمە لای نوێنەری بەشداربوانی گربوونەوە کە مامۆستا جەزا سڵاو لێ فەرمی بووێرە مامۆستا یانارتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانایەوە ساڵانە گربوونەوەی ناڕەزایەتی ئەنجامەدەن ئەمڕۆ پامی نوێتان چیاتانەوێت چی بڵێن بە بەفرسانی پەروەردەی سنوورەکە سواس بۆ خەمخۆریتان بەخێر بێن سەر چاومان دیارە ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ ئەرکێکی زۆر لەسەرمانەوە مافێکی کەمە درێ پێمان قسەی ئێمە دامەزراندنی ئێمەیە بە هەمیشەی دیارە ئەمە زۆر تکرار لەو خاڵە ئەکەینەوە ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ و دەستەی نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ و لەگەڵ پەروەردەکانی ترشا لەگەڵ خودی وەزیری پەروەردە کۆبوونێتەوە بەڵێنی ڕێگەچاری داوە بە ئێمە بەڵامی تر نازانین کەی جێبەجێ ئەکرێ و لەکەیە ئەچتە بواری جێبەجێکردنەوە ئەو خاڵی دووەم کە ئێمە ئەمانەوەی قسەی لەسەر بکەین خودی ئەم پەروەردەی چەمچەماڵە بە دەرەجەیەک بەڕێز مامۆستا عەبدوڵڵا تاوانباری سەرەکیە لەم خاڵەدا بەهۆی نەدانی کرێی وانەبێژیەوە ئەوە زیاتر لە واوەرزی یەکەم تەواو ئەبێ هیچ مامۆستایەکی بەڕێز هیچ قوتابخانەیەک لە سنووری ئەم پەروەردەیە کری وانەبێژی وەرنەگرتووە ئێمەوە بیریان دێنەوە کاتی خۆی لە خۆپیشاندانەکانی ڕابردووە کە پاشکەوتی موچە هەبوو بەڕێزیان خودی ئەم پەروەردەیان دەرگاکەیان داخست کە ماوەی 2 مانگ بوو موچیان وەرنەگرتبوو یەک مۆزەفیان داوامی نەئەکرد و بیریان دێنەوە کە ئێمەش مافین ئێمەش ئینسانین ئێمەش مرۆڤین داوای حەقی خۆمانەکەین خاڵی سێیەم هەندێک مامۆستای بەڕێزمان هەیە دیارە لە لادەکان داوامەکەن لە پەروەردەی ناوچەکانی تر مامۆستایانی وانەبێژ کری وانەوە وەرگرتووە بەس پەروەردەی چەمچەماڵ دابەش نەکراوە ئەکید من ئاگدارم لە پێشەوە پەروەردەی پێنجێن و موچەی مانگی 12 وەرگرتووە کە ئەمە بمان ڕوو نەبێتەوە لەم بۆ پێدانی موشە خەتای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە نییە خودی بەڕێوەبەرەکانی پەروەردە لی تاوانبارن یعنی معقول نییە وا وەرزێکی خوێندن تەواو بووە بەکورتی تا ئێستا 2 داواکاری سەرەکیتان و هەڵوێستان چێ بێک مامۆستایانی وانەبێژە و من بزانم زیاتر لە 1000 مامۆستای وانەبێژە سنووری پەروەردەی چەمچەماڵە هەن سەرجەم ناوەندەکانی خوێندن لەم سنوورە مامۆستای وانەبێژ بۆشایەکانیان پڕکرێتەوە هەڵوێستی و چیە زیاتر لە 815 مامۆستای وانەبێژ لە پەروەردەی چەمچەماڵە هەیە هەڵوێستی توندی ئێمە ئەوەیە بە ئەکید تکرارەکەینەوە لەسەر ئەوە داواکارم لە مامۆستایانی بەڕێز ڕووی دەمیان تێ ئەەکەم پرسیارەکانی تاقیکردنەوەی وەرزی یەکەم نێن بە بەڕێوەبەرەکانیان ئەمە گەورەترین زەجەیەکە لە پەروەردە ئەدرێ دیارە پێنەدانی ئەم پرسیارەش پەکی قوتابخانەکان دەکرێت بەڵێ گوێبیستان گوێتان لێ بووە بینەری بوون وتەی دوو لە مامۆستا بەرداربوونەکانی گربوونەوەی بەردەم پەروەردەی چەمچەماڵ بوو وەک ئەوان ئاماژیان پێکرد کە ئێستا گەرچی وەرزی یەکەمی خوێندن وا تەواو بێ بەڵام تا ئێستا کری وانەبێژی دەستپێکی ئەم ساڵیان وەرنەگرەوە کە لە 15 دەستپێکی ساڵێکی نوێ خوێندن دەستی پێکردەوە تا ئێستا ئەوان کری وانەبێژیان وەرنەگرەوە خاڵی سەرەکیشیان بوون بە هەمیشەیانە دیارە داواکردنی مامۆستایانی وانەبێژ بۆ بوون بە هەمیشەیی دوایەوات کە وەزیری پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دامەزراندنی مامۆستایانی گرێبەستیدا وەگەوانی ئاماژیان پێکرد نزیکی 1000 مامۆستای وانەبێژە سنووری پەروەردەی چەمچەماڵە هەن لە ئاگەری بەدەنگەوە نەهاتن و جێبەجێنەکردنی داواکارەکانیان بایکۆتی پرۆسەی خوێندنەکەن و پرسیاری تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم نادەنە دەست قوتابخانەکانیان دێمە بۆ لای ئەوە ئاگری و پرسیارێکتان هەبێت بەڵێ ڕزگار جەبار پامنیێرە نارتی لە چەمچەماڵ سپاس بەردەوام بین.